ڕەمەزان کە مانگێکی پیرۆزە و هەمیشە ئێمە ئەبێ گیانێکی لێ بوردەیمان هەبێت لەو مانگەیە لەبەرەوەی ئەو مانگە ئەبینی بۆ نمونە تۆ دووچار ئینسانی و ئابیتەوە تووڕێیە بەرامبەرت یاخود بۆ نمونەچی بازاڕیەک ئەەکەی لە کاتێکە ئابینی کە تۆ پێش ڕەمەزان ئەو شتانەی کە کڕیتە نرخێکی زۆر کەمتر بۆ لەو نرخێکەوە لە مانگی ڕەمەزان ئایکڕی بە پێچوانەی وڵاتەکانی تر کە ئێمان دەکات پێیانەڵێن غەیرە دینی ئێمەن بەڵام بگرێ ئەوان هەندێک جارەیە بینی نرخەکانیان هەرزانتر کردووە ئەمە هەر تەنیا لەبەرەوە نییە کە بڵێ وڵاو ئیسلام یاخودە و مەسیح یاخودە و دینێکی ترە تەنیا گیانێکی ئینسانی تیا هەیە. مانگی ڕەمەزان لەسەرمە واجبە و هەموو کوردەوارێک زی شانازێکە ئەو مانگە ڕەمەزانە بە جوانی و بەڕاستی ڕوودە خودای خۆی بکەین و ئەو مانگە ئینشاءالله بە سەربڵندی ببینە سەرەوە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاوە بەڕاستی گرانی هاتووەتە پێشێ بەڕاستی هەموو خەڵک دەفشاردایە داوامان لە حکوومەتەوەیە کە گەورەکان بەڕاستی ئەو کارە بکەن. مانجی ڕەمەزان مانجی پێکەوە ژیانە، مانجی ئاشتیە، مانجی خێر و بەرەکەتە، مانگەکە خەڵک فێرە سەبر و ئارامی دەگری پێویستە لەسەر هەموو ئەو کەسانی کە بە ڕۆژوو دەبن هەست بە چینی هەژار بکەن بۆ بکەن یارمەتی هەژارەکان بدەن ئەوانەی کە لە ڕووی مادیەوە زعیفن بژێوی ژیانیان پێدابی ناکرێت و ئەو 11 مانگەی کە لە جەنجاڵیەک و خەڵەباڵیەک و مێشک ژاوەژاوەیە کە لە مێشکدا هەیە دوور دەکەویەوە.